سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە چەند شاری کوردستان دەست بەسەرکردنی چوار هاوڵاتی لە شارەکانی سنە و سەقز گیان لە دەستانی شارومەندێک لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان مانگرتنی کاردی دەرمان لە نەخۆشخانەی شەهسەواری تۆنی کابوون گیان لە دەستانی پەرستارێکی گەنج بەهۆی گوشاری کاری لە بوشێر هەبوونی 4800 بە ساڵاتچووی بێناونیشان لە ئێران و ئاماری دەست بەسەرکراوان لە ساڵی 1403 لە ئێران. بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە چەند شاری کوردستان ڕۆژی دووشەممە 4 خاکە لێوەی 1404 مەراسمی نەورۆز لە گوندی زەردەی سەر بە شارستانی داڵاهۆ، شارستانی گیلان غەرب، گەردیلانی سەر بە شاری بۆکان، گوندی ئەوێهەنگ، گوندی بیامەی سەر بە ناوچەی گاوارە، شارستانی شیروان لە خوراسانی شماڵی و ئاوایی مەزرە لە شارستانی سەقز بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. بەپێی زانیاریەکان هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە گوندی ئەوێهەنگ ڕێگریان لە بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز گرتووە و 3 کەسیان دەست بەسەر کردووە، بەڵام وێڕای هەموو گوشارەکانی ڕژیم دانیشتوانی گوندی ئەوێهەنگ ئاگری نەورۆزیاندا گرساندووە و بە دەوریدا سەمایان کردووە. لە گوندی زەردەی داڵاهوو، شارستانی گیلان غەرب و گوندی بیامەی سەر بە ناوچەی گاوارە هەزاران ژن و پیاوی ئازادی خواز بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردی بەشداری ڕێوڕسمەکانی نەورۆز بوون. لە ناوچەی گەردیلانی بۆکان ژنان و پیاوان بە ئاڵای سوورەوە ئاگری نەورۆزیاندا گرساندووە و ڕەشبەڵەک هەڵپەڕیون. لە ئاوایی مەزرەی سەقز و شارستانی شەهروانی سەر بە خوراسانی شماڵی هەڕەشەکانی حکوومەت کاریگەری نەبووە و خەڵکی ئازادی خواز بە هەڵکردنی ئاگری نەورۆز پەیامی سەرکەوتنیان بڵاو کردووەتەوە. دەست بەسەرکردنی 4 هاوڵاتی لە شارەکانی سنە و سەقز ڕۆژانی یەکشەممە و دووشەمە 34 خاکە لێوەی 1404 دوو هاوژینی خەڵکی گەڕەکی حاجیاوای سنە بە ناوەکانی شنۆ محەممەدی تەمەەن 34 ساڵ و ئاریوان شاکلی ببورن ئاریوان شاکری تەمەەن 35 ساڵ هەروەها چالاکێکی مەدەنی خەڵکی گوندی دادانەی کەمانگەر بە ناوی مەحمود نادری هاوڕێ لەگەڵ شارومەندێکی خەڵکی سەقز بە ناوی شێخ زاهد شەهابی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێی زانیاریەکان ئێدارەی ئیطلاعاتی سنە بەبێ بەڵگەی قەزایی هێرشی کردوتە سەر ماڵی شنۆ محەممەدی و ئاریوان شاکری و ئەو دوو هاوژینەی بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. لە ئاوایی دادنەی کەمانگەر هاوڵاتیەک بە ناوی مەحمود نادری بۆ دووهەمین جار لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوودا لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە ڕفێندراوە. هەروەها لە شاری سەقز شارومەندێک بە ناوی شێخ زاهد شەهابی لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر خانەقە ڕێگای ئازادی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. ئازادی سێ دەست بەسەرکراوی مەراسمەکانی نەورۆز لە مەریوان ڕۆژی یەکشەممە 3 خاکە لێوەی 1404 3 کەس لە دەست بەسەرکراوانی مەراسمەکانی نەورۆز لە گوندەکانی سەردووش و نێمەریوان بە ناوەکانی محەممەد نیکپەی، کەیوان مینۆیی و محەممەد قادری تەمەەن 7 ساڵ ئازاد کران. شایانی باسەکە ئەو 3 هاوڵاتیە هاوڕێ لەگەڵ ژمارەیەکی دیکە لە گەنجانی شارستانی سەوڵاوە بە بیانووی بەشداری لە مەراسمەکانی نەورۆز دەست بەسەر کرابوون، بەڵام ڕۆژی یەکشەممە هەرسێکیان پاش وەرگرتنی بەڵێننامە ئازاد کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ دەست بەسەرکراوانی دیکە بۆ گرتوخانەی ئیطلاعاتی مەریوان ڕاگوێزراون و هاوڵاتیەک بە ناوی کەیهان تەدبیری ڕەوانەی گرتوخانەی ئیطلاعاتی سنەکراوە. گیان لە دەستانی شارومەندێک لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بەیانی دووشەممە 4 خاکە لێوەی 1404 فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورکیا دەوروبەری شاری حەسەکەی بردومان کرد و بەو هۆیەوە کەسێکی مەدەنی گیانی بەخت کرد. بەپێی زانیاریەکان پاهبادەکانی دەوڵەتی تورکیا بە شێوەی کوێرانە گوندی ژێربەت کاموسیان لە شاری حەسەکە بردومان کردووە و لە ئەنجامی ئەو هێرشانەدا کەسێکی مەدەنی گیانی لەدەستداوە و زیانێکی زۆر بە گوندنشینان
گەیشتووە. ڕادەستکردنی چالاکێکی سیاسی کورد بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی دووشەممە 4 خاکە لێوەی 1404 پلیسی رووسیا ناسر یاغز نوێنەری پارتی دموکراتیکی گەلان لە شاری هەولێر و چالاکی سیاسی خەڵکی باکووری کوردستانی دەست بەسەر و ڕادەستی تورکیا کرد. بەپێی زانیاریەکان ناسر یاغز لە وڵاتی رووسیا داوای مافی پەنابەری کردووە، بەڵام پاش 4 ڕۆژمانەوە لە موسکۆ بەیانی دووشەممە دەست بەسەر و ڕادەستی دەوڵەتی تورکیا کراوە. بە وتەی چالاکانی مەدەنی باکووری کوردستان ناسر پاش گەڕانەوە بۆ تورکیا ڕەوانەی دادگستەری قازی عوسمان پاشا کراوە. مانگرتنی کادری دەرمان لە نەخۆشخانەی شەهسەواری تۆنێکابوون. ڕۆژی یەکشەممە 3 خاکە لێوەی 1404 کادری دەرمانی نەخۆشخانەی شەهسەواری تۆنێکابوون لە ناڕەزایەتی بەنەدانی حەقدەست دەستیان لە کار کێشا و مانیان گرت. بەپێی زانیاریەکان نەخۆشخانەی شەهسەواری تۆنێکابوون نەخۆشخانەیەکی خوسوسیە و پێرسۆنۆلەکەی ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە. پەرستاران و کادری دەرمانی ئەو نەخۆشخانە ڕۆژی یەکشەممە دەستیان لە کار کێشا و پاش کۆبوونەوە خوازیاری پێدانی داخوازی و ڕێگری لە داخرانی ئەو ناوەندە دەرمانیە بوون. کۆبوونەوەی کەشاوەرزان لە ئیسفەهان. ڕۆژی دووشەممە 4 خاکە لێوەی 1404 کەشاوەرزانی ئیسفەهانی بۆ دەهەمین ڕۆژی بەردەوام دژ بەنەدانی حەقاوە ناڕەزایەتیان دەربڕی. ماوەی 10 ڕۆژە کەشاوەرزانی ڕۆژهەڵاتی ئیسفەهان دژ بەنەدانی حەقاوەمانیان گرتووە و لەو ماوەیەدا جوتیارانی ڕۆژئاوای ئیسفەهانیش پەیوەست بەو مانگرتنە بوون. ناڕازیان بە داخستنی جادە و کۆبوونەوەی ناڕەزایەتی خوازیاری پێدانی حەقاوەی زایەندەڕوود و قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. دیداری بنەماڵەی دادخوازەکان لەگەڵ بنەماڵەی جەواد حەیدەری لە قەزوین. کۆمەڵێک لە بنەماڵە دادخوازەکانی ئێران ڕۆژی دووشەممە 4 خاکە لێوەی 1404 چاویان بە بنەماڵەی هەمیشە زیندوو جەواد حەیدەری کەوت و بۆ جارێکی دیکە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. بەشداربوانی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی ڕۆڵەکانیان کاردانەوەیان بەرامبەر بە ڕووداوەکانی ڕۆژی 2 خاکە لێوە لە شاری ورمێ نیشاندا و ڕایان گەیان خەڵکی ئێران ئەبێ وشیار بن و فریوی پیلانەکانی کۆماری ئیسلامی بۆ ئاژاوە نانەوە لە نێوان نەتەوەکانی کورد و تورک نەخۆن. ڕۆڵەکانی ئێمە گیانیان لە پێناو ئازادی و بەرابەری هەموو گەلانی ئێران بەخ کردووە و ئێمەش لەسەر ئەو ڕێبازەدا بەردەوامین. بنەماڵە دادخوازەکانی ئێران لە کۆتاییدا وێڕای ڕێزلێنان لە یادی هەموو قوربانیانی سەرکوتی 4 دەی ڕابردوو پەیمانیان لەگەڵ ئامانجەکانیان نوێ کردەوە. گیان لە دەستانی پەرستارێکی گەنج بەهۆی گوشاری کاری لە بوشێر. بەپێی راپۆرتەکان پەرستارێکی گەنجی نەخۆشخانەی تەئەمین ئیجتیماعی بوشێر بە ناوی مەدینە عەباسی لە کاتی کارکردندا بەهۆی گوشاری کاری تووشی جەڵتەی مێشک بووە و گیانی لەدەستاوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بنەماڵەی ئەو پەرستارە زەحمەتکێشە جەرگ و هەردوو گورچی لێکچەکەیان بە نەخۆشەکانی دیگە بەخشیوە و مەراسمی پرسە و سەرخۆشیەکەی بە بەشداری بەرینی خەڵک لە شاری بوشێر بەڕێوە چووە. شایانی باسە کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا کادری دەرمانی ئێران بەردەوام لە ئازدۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام دەوڵەتی سەرکوتگەری ئیسلامی هیچ بایەخێکی پێنەداون. لەو ماوەیەدا چەند پەرستار بەهۆی گوشاری کاری گیانیان لەدەستاوە و بە هەزاران پەرستار و پزیشک بۆ دەرەوەی وڵات کۆچیان کردووە. هەبوونی 4800 بە ساڵاچووی بێناونیشان لە ئێران. بەپێی راپۆرتی ڕێکخراوی بێهزستی ئێران زیاتر لە 4800 بە ساڵاچووی بێناونیشان کە لەلایەن بنەماڵەکانیانەوە وێڵکراون لە ناوەندا تۆمار کراون. بە وتەی ئەحمەد دڵبەری ڕاوێژکاری باڵای ڕێکخراوی بێهزستی لە کاروباری بە ساڵاچوان ئەو 4800 کەسە بەهۆی کێشەی ئابووری توشبوون بە نەخۆشی ئالزایمر، جەڵتەی مێشک و دڵ، هەروەها بە هۆکاری ئەوەی کە بنەماڵەکانیان چیتر توانای بەخێوکردنیان نەبووە لە کۆڵان و شەقامەکاندا وێڵ کراون. کارناسانی کۆمەڵایەتی لەو بارەوە دەڵێن قەیرانی ئابووری کاریگەری لەسەر هەموو ڕەهەندەکانی کۆمەلگا داناوە و ئەگەر دەوڵەت بودجەی پێویست بۆ بەساڵاچوان دیاری نەکات
کارەساتی مرۆیی ڕوو ئەدات. ئاماری دەست بەسەرکراوان لە ساڵی 1403 لە ئێران بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ساڵی 1403دا سەرچەم 2491 کەس بە بیانووی جۆراوجۆر لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێ ئەو راپۆرتە 1300 کەس بەهۆی نەبوونی ئازادی ڕادربڕین، 13 کرێکار و چالاکی کرێکاری، 28 منداڵ ژێر 18 ساڵ، 4 خوێندکاری زانکۆ، 124 کەمینەی ئاینی، 1 چالاکی بواری فەرهەنگی، 1 چالاکی بواری جیاوازی جنسیەتی، 11 ژینگە پارێز و 332 کەمینەی نەوەتەوەیی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. هەروەها 649 ژن لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون کە 643 بابەتیان بە بیانووی ڕەچاو نەکردنی حجابی ئیجباری بووە. راپۆرتێک لەسەر ئاماری ئەعدامکراوان لە ساڵی 1403 هەتاوی بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران لە سەرەتای ساڵی 1403 هەتاوی تا ڕۆژی چوارشەمە 29 ڕەشەمەی 1403 بەلانی کەم 1153 بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئەعدام کراون. لەو ڕێژەیەدا 1115 کەس پیا و 38 بەندکراو ژن بوون. لە نێوان ئەعدامکراوەکاندا 7 منداڵبوونیان هەیە کە بە نیسبەت ساڵی 1401 بە ڕێژەی 64% ئامارەکان هەڵکشاوە. زۆرترین ڕێژەی ئەعدامکراوان لە مانگی خەزەڵوەری 1403 تۆمار کراوە و لە نێوانیاندا 7 بەندکراوی سیاسی هەن کە ناوەکانیان بریتیە لە کامران شێخە، ئەنوەر خزری، خوسرە و بەشارەت، ئیدریس جەمشید زیهی، ڕەزا ڕەسایی، دانیال کازمی و محەممەد بەیران وەندسارمی. هەروەها لەو ڕێژەیە 567 کەس بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، 516 کەس بە تۆمەتی کوشتنی بانقەست و 69 کەس بە تۆمەتی ئەمنیەتی لە سێدارە دراون. شایانی باسە کە 960 بەندکراویان لە سەردەمی سەر و کۆماری مەسعود پزیشکیاندا ئەعدام کراون. دابەزینی ڕێژەی هاوردەکردنی دەرمان بەهۆی گەماروەکانی ئوروپا. بەڕێوەبەرایەتی شێرکەتی فڕۆکەوانی ئێران ئەیر ڕۆژی دووشەممە 4 خاکە لێوە ڕایگەیان بەهۆی تەحریمی شێرکەتی فڕۆکەوانی ئێران ئەیر هۆما لە هەر فڕینێکدا بە ڕێژەی 8 تۆن ئاماری هاوردەکردنی دەرمان دابەزیوە. بەوتەی ئەو بەرپرسە دەوڵەتیە لە هەر فڕینێکی شێرکەتی ئێران ئەیردا 12 تۆن کەلوپەل هاوردە کراوە کە 8 تۆن دەرمان بووە. زۆربەیان ببوورن زۆربەی ئەو دەرمانانە لە وڵاتی ئاڵمانەوە هاوردەی وڵات کراوە، بەڵام بەهۆی تەحریمی شێرکەت ئاماری هاوردەکردنی دەرمان لە هەر فڕینێکدا بە ڕێژەی 8 تۆن دابەزیوە. دابەزینی ئاماری هاوردەکردنی دەرمان و وەلانانی ئەرزی نیمایی بۆتە هۆی کەمی دەرمان لە بازاڕەکاندا و نەخۆشەکان چیتر توانای دابینکردنی دەرمانیان نەماوە و داوا لە پزیشکان دەکەن کۆتایی بە ژیانیان بێنن. لە لایەکی دیکەوە مەحشید ناسەحی سەرۆکی بەشی نەخۆشیەکانی سل و گولی لە وەزارەتی بێهداشت ڕایگەیاندووە کە زیاتر لە 7000 توشبووی نەخۆشی سل لە ساڵی 1403 دەستنیشان کراون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.